دوایش لەم فترەی ئەخیرانەیە کە ئیستعمار هات مەلای زیاتر چەوسانەوە مەلایان سوک کرد ئەزهریان لابرد ئەو مؤسسە گەورانیان فەوتان مەلایەن وا لێ کرد هەر بە نەخێنەواری بمێنێتەوە وەکەم سەردەمەش مەلا ناتوانێت کۆمپیوتەر بەکاربێن چکە دووریان خستەوە لەو زمانەکانی تریش نیان هێش منهەجی خوێندنی دینی تەتەور پێ بدە ئەنجا کە ویستیان تەتەوری پێ بدەن ئیلحادیان خستەناوە ئەو حیسە عقایدیانیان کەم کردە وەڵام تاریخ و جغرافیا و ئێستا زمان و نوعشکال شتێ خەنە ناو بۆی دینەکە بە سوچی وەرگیرێ و هیچ نەبێن کابرا وەکو ئەزهری لێبێ فواد معسووم خۆ ئەزهری و دکتۆرای لە ئەزهر وەرگرتو و نوێژیش ناکە ئاوا بێت دینەکە لەلایەن لەبەرەوە دیسان مەلاش زیاتر لێدرا ئەنجا بەداخەوە دوای احتیلال یعنی ئێمە لە ئیسلامیەکانیش بینیمان مەلایەن هەروەکو خەڵکێکی تر تەبیعی سیر کردەوە بەڵێ مەلا هەر تەبیعیە خۆ مەلا لە ئیسلامە دەرەجاتی ئەکلیرۆسی نییە هی کەنیسە بەڵام مەلا مەنزی لە احترامێکی خۆی هەیە یعنی من لە بینیم لە کەناڵی تەلەڤیزیۆنی ئیسلامیەکانە هەم لە پەیام و هەم لە سپێدا مەلایەکی داناوە ئەفرەتێکیشی داناوە گەنجێکیشی داناوە وەک یەک پرسیاریان لێکە مەلاکەشی خستە تەرەفی ئەملا ئێ بۆ قەت دیتان شیعەیەک مەلایەک وا لێ بکە قەت دیتان دروزێک مەلایەک وا لێ بکە ئێوە لە ئیسلامیەکانی خۆمان مەلاکیان سوک کرد بۆیە بۆ ئەوقاف زۆر ئاسان بۆ ڕیشی مەلا بسووتێنە مەلا اختیالکە مەلا دەرکە مەلا ئیهانەکە بە ڕۆژی نیوەڕۆ لەسەر منبەرەکە لێیدەن لە جمعەیە سەبەبەکە ئەمەیە مەرجعیەت چۆن نامێنێ لەبەرەوە مەرجعیەت تەبعەن ئاوا نامێنێ بەداخەوە و ئیشکردنیش بوو ئەوە تەبعەن ئەنجا تاغوتانی پارتیوێچێتیش کە هەموو شتێک هەر شتێک بکەین دەستێکی ئەوانی تیا دەستی چەپەڵیەوە دەستی چەپەڵی ئەوانیش ئەوەیە وایان کرد تەعزیە لە مزگەوت نەمێنێ مەلا مزگەوت هی ئەوقاف بێ مجەورەکە جاسووس بێ سیمکارتێکی بدەنێ بزانە چی تر دێ بۆی پاشان ئەم مەلایەت دەور نەبینێ ئەم مەلایەت دەوری تەلاق و چاکردنەوەی تەلاق و ئەم جۆرە شتانە نەبینێ باحث اجتیماعیەک بێ باحث اجتیماعی خریجی قسمی اجتیماع ئافرەتێک وەکو ئەختەرخان ئەو کوردیشی تەواو کردو مەسەلەن یەکێکی تر دێ وەڵا لە شوێنی ئەم مەلایە هاتووە ئێوێ قسە بکە لەگەڵ ئەم دوو خێزانە تاکو پێچیان بێنێتەوە ئێوە هەموو کەسە دەتوانێت بیکە هەموو پیا ماقوڵانی ئێمە لەوە زیاترەکەن ڕیشت پێکان ئێمە مەلاش بە تەکیل لە پیا ماقوڵەکان زۆرترەکە بەس بۆی دەوری مەلا نەمێنێ دوای ئەنجا سوکردنی مەلا من مامۆستایەکی بەڕێز لە سلێمانی تەلەفۆنی بۆ کردم ئەو کاتە جوبەمانم لەبەر ناکرد لێرە لە نەرویج پێیوتم وتی وەڵام مامۆستا وای لێ هاتووە ئێمە ناوێرین جبە عەمامە لەبەرکەین وەڵام مناڵ دوامانەکەەوە ناڵە قەڵەمی سەرلاسی قەڵەمی سەرلاسی گاڵتەمان پێکرد لە تاوە هەموو مەلاکان کردیانە بە کڵاو جامانە بۆی لە سۆفی بچین نەک لە مەلا ئەو کاتەی تر من بڕیارمدا لێرە جبە عەمامەکە لەبەرکەم و وا دەرکەوم لە دیدارەکانیش ئەو سەبەبەکە ئەوانن مەرجعیەت چۆن نەمێنێ برا تۆ لە سەرەتاوە بێ احترامەن بۆ ئەم مامۆستایە ئەم فەقێ جوانە عەمری سەرف کردو هەمووی لە مەلەزاتی دنیا وازی هێناوە هاتووە بووە بە مەلا احترامی ئەم مەلایە بگرین من زۆریشم پێخۆشە ئێسش کە پرسڕاکەم و بەیەکی کە فەقێ هێشتا شادەکەشی وەرنەگرتوێ بەخوا زیاد لە 20 فەقێ لە فەیسبووکە پەیوەندیم لەگەڵیانە هەبووە پرسی هەموو شتێکم پێکردوون لەو بابەتان بۆی هەست بە خۆی بکە بۆ اینجا ئەڵە بابین من یەکی چووکمان سەکرەکاریش ڕێی وەرگرتوم لە فڵان مەسەلە قەدری ئەگرم ئاوا گەورەترە بێ ئاوا هەیبەتی بۆ دروست دەبێت ئێمە خۆمان هەیبەتی مەلاکانمان شکاندو ئێمە پێویستە مەلاکان جیاکەینەوە مەلای عەمامە پیسی ئەوقافی سەر بە تاغوتانی کوفر تەواو گەندەڵانە بوزیان پێوەکەین تەنەکەیان بۆ لێدەین تفیان تێکەین بەڵام لە بەرامبەرە مەلاکانی خۆمان احترامیان بگرین ڕێزیان بخەینە سەر سەرمان لە دوایانەوە بڕۆین هەروەکو ئەوی کە کورد قەدری مەلای ئاوەگرتو مەلاش غەڵەتەکە کەس پێش مەلا ناکەوێت مامۆستا فەرمووی بسمیلای لێ بکەین هەموو ئاوە ئەبێ ئەو مەنزیلەیە بگەڕێنینەوە بۆ مەلا ئەگەرەمانەوێ قەدری دینەکەشمان بزانین نەک مەلا وای لێبێ بەسەری ڕووتۆ بڵێ مەجبور بڵێ بەسەری ڕووتۆ کاکە وەرە فەرقی مەلاوێکی کەچی فەرقی زۆرە وەڵام من تەیدیوە ناکەم مەلا سەری ڕوود بێ باوەکو مامۆستا عەبدولکەریم مدەڕیسیش ڕەحمەتی خوای لێبێ عالم بێ بۆچی سەری ڕوود کردو بۆچی نابێ فەرقێکی هەبێ لەگەڵ خەڵکێکی ترە
مەلایە و لە منزیلەیەکایە و لە دەرەجەیەکی هەر لە کۆمەڵایەتیەکە خۆ تەبەقەیەک نییە و تەبەقەی مارکسیەکان، بەڵام تەبەقەیەکی کۆمەڵایەتی بەڕێزترە. أي خوخاي جورا فرمي النبي أولئك مع الذين أنعم الله عليهم من النبيين والصديقين والشهداء والصالحين. خول الدنيا شار رتبا لقيامة شار رتبا لباشته. هي ما نشل لو الريزان صديقين شين صديقين أئمة الهدى. أئمة الهدى شيء أو كسكل سر بازي بيغمر عليه الصلاة والسلام قيامة خوازة بيرشواي أمتك إبراهيم أما الصديقين أما بيرشوا كان أما قروان نبو إيش شهيد بيجمك بدرجة جوري شهيد يكي كوريقر وهروه